بەڵام لێرە مهمە کە ئیشارەت بەوە بدەین لە ڕووی ئابوووریەوە ئەم جارە مەزهبێکی لیبرالی دروست بوو هی ئابووری کە ئەمیش خەتەریاتی هێنایە پێشەوە چکە لیبرالیزمەکە دژی دەرەبگایەتی واتە فیۆدالیزم دژی ئەو وەستایەوە لە مەرحەلەی یەکەمیە لیبرالیزمەکە ئاعتیبار کرا بە شۆڕشێکی زۆر گەورە چونکە فیۆدالیزمی خست یعنی چۆن وەکو شۆڕشێکی بورژوازیانە دژی دەرەبەگ هاتە پێش و گۆڕانکاریی بەسەر خەڵکەکە هێنا خەڵکێکی زۆری ڕزگار کرد فەلاحەکانی ڕزگار کرد ئەرزیدانەوە دەست خەڵکێکی زۆر لە شارەکانە وردەوردە پێگەیشتن بەڵام دوایی خۆیان بوونەوە بە بەقووەت خۆیان دەسەڵاتیان گرتەوە بەردەست لەمەوە کە سیستمێکی سەرمایەداری ئیستیغلالی دروست بوو کە دوایی ئەم جارە خەتەریاتێکی گەورەتری دروست کردەوە ئەم جارە دەوڵەتەکان لەسەر ئەساسی قومی نەمانەوە لەسەر ئەساسی فیۆدالیزم دەرەبگایەتی نەمانەوە هەروەها لەسەر بورژوازی بچووک نەبوو بوو بە سەرمایەداریەکی زەرو بەتاڵەیەکی زۆر ئەم جارە دروست بوو تەنانەت لەو سەردەمەی کە مارکس و ئەنجلس مەنەفێستیان نووسی بەیانەکەی خۆیان نووسی کرێکار 13 بۆ 15 سەعات ئیشیە کرد خەڵکی کرێکارانێکی زۆر هەبوون بەتاڵە زۆر هەبوو ژنانیش ئیشیانە کرد چونکە کۆمەڵگەی مەسیحی ئەوروپی هەتا ئێستاش لە مەسیحێتیە هەر کەسێ عمری بوو بە 18 ساڵ دایک و باوک مەسئول نین لە بەخێوکردنی ئەمەش طبعا ئێستا دەوڵەت پارەیانەداتێ بەس تۆ تەسەور کە پێش 100 ساڵ لەمەوە پێش 200 ساڵ لەمەوە پێش کۆمەڵگەی مەسیحی هەر کەسێکی ببوایە کوڕیان کرد ببوایە بە 18 ساڵ دەریەکردە دەرەوە لەبەرەوە بەتاڵەکە زۆرتر ئەبەوە ئەم جارە ئەو سەرمایەداریانە کە معاملیان دروست کرد شەریکاتیان دروست کرد وردەوایان لێهات کە خەڵکیان زۆرتر استیغلال کرد کرێکاری هەرزانتر پیا بوو ئەوەی کە ئەیاندا بە کرێکارێکی پیا و ژنێکیش ئەو دەستگای ئەبرد بەڕێوە لەبەر پارەی ژنەکان کەمتر ئەدا بۆ ئەوەی پیاوەکە بڕواتە ئەو لاوە ژنەکە ئیشی پێ بکرێ هەروەها داوێن پیسیەکی خەیاڵی زۆر بوو وردە شارەکان بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر زیادیان کرد چینێکی سەرمایەداری پیشەسازی ئەمجارە دروست بوو لە شوێنی کۆنی دەرەبەگیە چاندنەکە کشت و کاڵیەکە ئەنجا مەسنعەکان کارگەکان هەموو کەوتە بەردەستی ئەو دەرەبەگانە بەتاڵەیەکی زۆر دروست بوو خەڵک بە خۆڕایی ئیشیە کرد بە نانەسکی ئەژیا ئەنجا مەوادێکی خامی زۆر هەبوو کە بەکار هێنرا وردە دەسەڵات گەورەتر بوو ڕوحێکی ئیستیعماری لە وڵاتەکانە دروست بوو ئەم جارە دەوڵەتان کە دروست بوون سەرمایەدارەکان کە تێرنە ئەبوون بەتاڵێکی زۆریشیان کە هەبوو ئەم جارە ڕوحێکی ئیستیعماری دروست بوو بۆ ئەوەی کە ڕووبکەنە ئەوەی کە وڵاتانی تر بچەوسێنەوە بڕۆن وڵاتانی تر داگیرکەن ئەمجا قۆناغی ئیستیعمار دەست پێەکە قۆناغی ئیستیعماریش وەختێک کە تەماشاکەین یعنی هەر بە نمونەیەکی بەسیط بهێنینە پێش چاوی خۆمان کابرایەک کە عیب نەبێ پێڵاو ئینتاجەکە بۆ نمونە با بڵێن لە شارێکە پێڵاو ئینتاجەکە ئەگەر هاتوو دەستگاکانی کۆن بوون کرێکارەکانی مەسەلەن بە 100 کرێکار 30,000 جووت ئینتاجەکە لە ساڵێکە معنایە بە 5 ساڵ 150,000 جووتی ئینتاج کرد ئەو شارە هەرەوەندەی ئەوێ مەجبورە ئینتاجکە بیبا بۆ شارێکی تر ئەمجارە یا کرێکارەکان کەمەکاتەوە یا ئینتاج کەمەکاتەوە بەڵام عادەتەن ئینتاج کەم ناکاتەوە دەستگای تری بۆ دێنێ ئێمەش هەمومان نەزانین لەگەڵ هەموو تەکنۆلۆژیایەکە بەتاڵە زۆرترە بێ من نمونەیەک لەسەرەوە دێنمە ئەو کەسانەی لە دەوڵەتانی ئەسکەندناوی ئەژین محەطەیەکی بنزین فرۆشی هەیە ناوی جێتە کە ئێمە خۆمان بە یێتەی خوێنینەوە جێت لە نەرویجە 1400 محەطەی بنزینی هەیە هیچ یەکێ لەم محەطانە کەسی لەسەر نییە چونکە تۆ کە ئەچی بنزین وەرەگری ئەکەیتە سەیارەکەتەوە دوایی پارەکەی تێ ئەەکەی پارەش بە عملەی ئەم سێ وڵاتە ئەخوا هەروەها یۆرۆ کە تۆ یۆرەی تێەکەی باقیەکەش دەداتەوە ئەگەر هاتو بەو میقدارەی خۆی بوو کەوابوو تۆ حساب بکە 1400 محەطەی بنزین ئەگەر بێت و ئەم دەستگا ئەلکترۆنیی تیانە بواە کە پارەی تێەکەیت و خۆی حەقی بنزینەکەت لێوەرەگەری وەک ئینسانێک ئایا ئەگەر لە شوێنی ئەم ئالەتە ئەلکترۆنیە کرێکارمان ئیش پێ بکردایە چەند کەس لە نەرویجیشیە کرد بەلایانی کەمەوە هەر محەطەیەک 6 کەسی ویست یا 5 کەسی ویست بە شێفتە زۆرا و زۆرەکانی یعنی ئەگەر 6 کەسی بیستایە هەر 8 سعات و 2 کەس ئیشی لەسەر بکردایە 6 کەسی ویست کەوابوو بەلایەنی کەم و نزیکی
هزار کەس بەتاڵەن بەس لەو شەریکەیە. نمونەیەکی تر لە بەلچیکە لە ساڵی 1990 بۆ ساڵی 2000 بەو 10 ساڵە ئینتاجی 40,000 کرێکاری پێشتر کە 40,000 کرێکار لە مەعمەلی پۆڵایە ئیشیانە کرد، ئینتاجیان بە 20,000 کرێکار لە ئینتاجی 10 ساڵی ڕابردویان زۆرتر بوو. واتە 40,000 کرێکار لە 80 بۆ 90 ئینتاجیان کەمتر بوو لە 20,000 کرێکار لە 90 بۆ 2000. چونکە تەکنۆلۆژیاکە یارمەتی داون کە پێشتر کەوتووە، لەبەرەوە بەتاڵە لە ئەوروپا زۆرتر بوو، ئینتاجەکەش هەر زۆرە بێ. ئەنجا حساب بکە ئێستا ئەم وڵاتە سەرمایەداریانە ئەم مەعمەلانەی کە دروستیان کردووە هەر ئینتاجەکەن و ئیتر سەرف نابێتەوە. یعنی تو هەر حساب کە هەر ئەو مەعمەلەی کە تۆ ئیشی لەکەی هی قماشە، هەر قماش ئینتاجەکە و جلوبەرگ ئینتاجەکە، بەڵام جلوبەرگەکان نادڕێن چونکە تۆ خۆسواری سیارەی پاکستان نابیهت کە سوار بووی قەڵبەیەک لێیدا و بیدڕێنێ. ئەو هەموو خاک و خۆڵەشت بەسەراناچێ وەکو کوردستانی داماوی ئێمە بە سابوون بەدەست بشۆرێ. قماشەکان وەک خۆیان ساغەمێنن، تۆ جلێگە کڕی بۆ 10 ساڵە توانی لەبەریکەی نافەوتێ. ئەمەش بە هەمان شێوە ئەنجا سەیریکە ئەوەی علاقەی هەیە بەسەر دەرزیەکەوە هەتا ئەگاتە سیارە و تیارە، هەتا ئەگاتە سیلاح، تا ئەگاتە منتەجاتی ئەم تەکنۆلۆژیایە مەجبورن بیبەنەوە بۆ دەرە. لەمەوە وای لێ هات سەرمایەداری کە زیادی کرد لە ئەوروپا گەڕان بە دوای مەوادی خام، هەروەها بە دوای بازاڕی نوێ بۆ شتەکانیان بفرۆشنەوە. تەسەور کە نمونەیەکی کە دێنمۆ لەسەر کسمایۆ، شارێکە لەسەر سنوور کە ئێستا لەژێر دەستی محاکمی ئیسلامیە لە سۆمال. کسمایۆ سێەم شاری ئەو وڵاتەیە. تەسەورکەن ئەمریکایەکان هاتنە کیسمایۆ وەکو شەریکەیەکی ئینتاجی ماسی، دەستگایەکی موقەتیان لەگەڵ خۆیان هێنابوو، ماسییان هەر لە بەحری ئەوەیە گرت، ئەیان خستە پاکەتەوە، پاکەتەکە لی نووسراوە ئینتاجی ئەمریکا، ئەیان فرۆشتەوە لە کیسمایۆ بە پارەی ماسی ئەمریکی. یعنی تۆ هەر لە وڵاتەکەی خۆت ماسیەکەی خۆت پێت دەفرۆشنەوە بە پارەی ئەمریکی. جا ئێستاژ یەکێک لەو زەروە گەورانەی کە کۆمپانیای فرە ڕەگەزی دروستی کردووە ئەمەیە. تەماشاکی کابرایەک نەرویجیە، معاملەت بە نەرویجی لەگەڵەکە لەبەرەوەی عوملەکەی بەرزە، ڕۆنت پێفرۆشێ، ڕۆنەکە لە ئازربایجان گەن مەشامیەکەی یان گوڵە بە ڕۆژەکەی چێنراوە، بەڵام لە ئەرمینیا معاملەکەی دروست کردووە. دەستە هەرزانەکە لە ئازربایجان و مسلمانەکەیە، معاملەکە لە ئەرمینیا مەسیحیەکەی، معاملەکەش لە نەرویج لەگەڵەکە، خۆشی لە ئەمریکا دانیشتۆ چکە شەریکاتی تر لەوێ بابڕێوە. ئەم زەروە گەورانە لەو کاتەش کە دروست بوون لە فترەی ئیستیعمارە پێویستیان بەو منافەسە گەورەیە بوو. بۆیە لە سەردەمێکی کەمە وڵاتێکی بچووکی وەک هۆڵەندا، وڵاتێکی هەرە گەورەی ئیسلامی وەکو ئەندۆنیسیا کە ئێستا 212 ملیۆنە خستێ ژەر دەستی خۆیەوە. ئەنجا بڕۆ بۆ پرتوغال و بۆ ئیسپانیا کە پێشتر بوون، دوایی ترکە فەڕەنسا و بەریتانیا و ئیتالیا هاتنە سەر وڵاتانی بۆ نمونە عەرەبی، مەسەلەن عێراق کەوتە بەردەستی ئینگلیز و فەڕەنسا و فەڕەنسا چووە ساڵی 1830 و 1831 چووە جەزایر و مەغریب و تونس و لەوێش 130 ساڵ مایەوە. هەروەها بەریتانیا کە چووە فەڵەستین و شام و ئەنجا عێراق و هندستان و ئەوانە بەو شێوەیە کەمانەوە.